ئەم کاتتان باش. هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سیاسی و ئابووری تەواو ئاڵۆزدا تێدەپەڕێت. هەردوو هێزە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڕوونی یەکتری تۆمەتبار دەکەن بەوەی کە هۆکاری ئەو گرفت و کێشانن کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە. سلێمانی چەقی ئەو ململانەیە کە ئێستا وەک دەڵێن یەخەی هەرێمی کوردستانی گرتووە. من دەمەوێت لەبارەی ئەو بارودۆخە خراپەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سنووری سلێمانی هەیە گفتوگۆیەکی باش لەگەڵ یەکێک لە ئەندامەکانی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان بکەم، ئەویش بەڕێز ئاری هەرسینە. سڵاوت لەبێ کاک ئاری. ئەم باش دەمەوێت بزانم ئەو بارودۆخە خراپەی کە ئێستا لە سلێمانی و لە تەواوی هەرێم هەیە بۆچی ڕێگەدرا کە بگاتە ئەم دۆخە؟ نەدەتوانرا ڕێگری لێ بکرێت؟ بەڵێ توانرا. هۆکارەکەشی ئەگەر بە یەک دوو جملەی زۆر بەسیط پێ بڵێم ئەوەیە کە ئێمەوەیەکێتی وەستاین لە دانووسان و لە قسەکردن لەسەر کێشەکان لەگەڵ یەکتریە. بەردەوامی دانیشتنەکانی ئێمەوەیەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵایە ئەتوانێت زۆر لەو کێشانە چارەسەر بکە. ئێمە ئەومان وەستان تر بە عینادی هەردوو لابێ یا بە عینادی یەک لابێ مهم ئەوە نییە، مهم ئەوەیە وەستا و ئەو شتێک خراپە. ئەمە نەتیجەی ئەوەیە. زۆر باشە. باز لەوە دەکەیت کە لە نوێترین وتاردا ئێوە وەکو هەم پارتی هەمووکو یەکێتی مێژوویەکی ناشرینتان تۆمار کردووە. ئەم دان پێدانانە بۆچی نابێتە هۆکاری ئەوەی کە دەست بۆ چارەسەری کێشەکان ببن؟ یعنی هەم لەسەر ئاستی باڵا هەم لەسەر ئاستی کادرەکانی خوارەوەش ناو بەناو ئەم جۆیدان پێدانانە هەیە هەم لە ناو یەکێتی هەم لە ناو پارتی. بۆچی ئەمە نەبووەتە ئەوەی هۆکاری ئەوەی کە دەستکاری هەندێک جومگەی سیاسی بکەن لە هەرێمی کوردستان بە مەبەستی چارەسەری؟ ئەزانی چۆنە خۆی هەم ئێمە هەمێشێتی هەم حیزبەکانی تر وەکو حیزبی شوعی وەکو حیزبی سۆشیالیست ڕابردوویەکی وامان هەیە شۆڕژێڕی کە حەقی خۆمان لە شانازی پێ بکەین. بەڵام لە بینی لێرە و لەوێ لە بینی ئەم مێژووە دوور و درێژەیە شەڕی براکوژیشمان کردووە کە هەمومان لێی پەشیمانی شتێکی قێزەوەنە. بۆچی ئێمە نەمانتوانیوە بگەینە ئاستێک کە ئەم حاڵەتی ئێستا دروست نەبێ؟ هۆکارەکەی ئەوەیە کە لە پێش هەموو شتێکە ئێمە ئەو زامانی ڕابردوومان ساڕێژ نەکردووە، ئەو تووڕەبوونە لە یەکتری، ئەو بێمتمانەیە. ئەمە کارێکی کردووە کە تۆ بە بەردەوام حەزەر لەوەی بەرامبەرێ بکەی. منی پارتی ینی حەزەر بکەم لە یەشێتی حەزەر بکە لە من یا حیزبەکانی تر. اینجا ئەگەر لەو ئاسەش بمایێتەوە قەی ناکە، بەڵام ئێسامە دابەزیوە بۆ ناو کۆمەڵگا. خەتەرەکە لەویایە چونکە تۆ حیزبی سیاسی بەبێ گەل بەبێ هاوڵاتی هیچ نییە. وارکی سەرەکی هی حیزبی سیاسیەوەیە کە میلەتی لێ ڕازی بێ. ئەم وەزعە کارێکی کردووە کە میلەتیشمان لێ ڕازی نییە. اینجا ئەگەر بێمەوە سەر ئەسڵی پرسیارەکەی تۆ، هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ئیشمان لەسەر دروستکردنی متمانە لە بینی یەکتریان نەکردووە. هەر هێشتومانەتەوە بۆ قەدەر. ئێوە قەدەر چارەسەری ناکەوە بێ خۆمان چارەسەری بکەین، ئەبێ ئێمەویشێتی بە تایبەتی ئێمەویشێتی چارەسەری بکەین. زۆر باشە. لە دوایین وتاردا ئاماژە بۆ واکەی کە یەکێتی خەیاڵی خاوە ئەگەر بیش لەوە بکاتەوە پارتیەکان لە سنووری سلێمانی نەمێنن یان سلێمانی بەجێ بهێڵن. دەمەوێت بزانم بەڕاستی دۆخەکە ئەوەندە خراپە لە نێوان پارتی و یەکێتی کە یەکێتی بیر لە شتێکی وا بکاتەوە یان ئەوە تەنیا کاردانەوەیە؟ نا ئەزایی چۆنە بە قەناعەتی من ئینسان لە ژیانە بەگشتی و لە ژیانی سیاسیە بە تایبەتی ئەبێ هەموو ئەگەرەکانی لەبەرچاو بێ، نابێ خۆش خەیاڵ بێ و خەو ببینێ. ئەم وەزعە بە منەوەی ئێستا بڕوا ئاوا بڕوا ئەوە دەبێتە واقع. جاویستمەوە بڵێم یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کە ئێمە تەواو بین بە دوو بەش و ینی کوردستانی عێراق بێ بە دوو بەشەوە. لە حاڵەتی وایە من خۆم وەکو ئەندامێکی پارتی بەڕاستی یعنی ئەگەر ئاگەر ببارێ من شاری خۆم بەجێ نایڵم و حەقی خۆشمە لێرە بژین. خۆیشێتی نیشتیمانی کوردستان و حیزبە سیاسیەکانی ئەم دی و دێگەڵا بەعز نین تا من ڕاو بنێن وەکو ساڵی هەشتاکان ئینسان ناچار بێ دیاری خۆی بەجێ بێڵێ، زێدی خۆی بەجێ بێڵێ. بۆیە هەرچیەک ڕوو بدات من وەکو پارتیە ئەشتوانم بڵێم ئێمە وەکو پارتی ئێمە مەنتیقی خۆمان بەجێ نایڵێن بچین بیر بەلاجێ لە هەولێر یا بین بە ئاوارە و بە نازانم چیەوەمان. ئێمە لێرە ئەمێنیتەوە لێرە پارتی ئەبین ڕێز لە قانون و مقرراتی ئەم مەنتیقەیەگرین کە لەژێر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێت لەو حاڵەتەیە. بەڵام ئێمە ڕا ناکەین
بە هیچ جۆرێ مادام یەکێکە لە ئەگەرەکان بە بڕوای تۆ لە ئەگەری ڕوودانیدا هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت لە سنووری دەسەڵاتی خۆیدا چی دەبێت پێتان وایە پارتی چاڵوێستێکی دەبێت ینی لە ئەگەر ئەو واقعی کە تۆ گومانی لێ دەکەی بێتە پێشەوە ئەو نیازەی کە یەکێتی هەیەی بە گومانی تۆ ببێتە واقع هەڵوێستی پارتی وەکو حیزب چی دەبێت ئەخر خۆ پارتی بە تەنیا هیچی پێ ناکرێت ینی بۆ نمونە گەریشێتی لە سبینەوە دیوارێک دروستکە لە بازگەی هی دێگەڵا وەسماخۆری بڵێ تەواو یعنی پارتی چیەکە خۆ هێز ناجوڵێنێ لە بەرەوەی جەنابی سەرۆک بەرزانی شەڕی براکوشی بە تاوەتی حرام کردەوە لە بەرەوە بێت ئەکەوێتە ئەمرێکی واقعەوە ئەبێت تەعاملی لەگەڵا بکە پارتیش ینی خۆی مەچی بکەین لەوە زیاتر هیچ ڕێگەیشی تر نامێنێ ئەوسا ئەبێت تەعامی لەگەڵا زۆر باشە مادام باسی کاک مەسعودت کرد دەمەوێت لەباری قسەیەکی دیاری کاک مەسعودەوە پرسیار بکەم لە ماوەی ڕابردوو لە ماوەی ساڵانی ڕابردوو بە تایبەت لە دوای کۆچی دوایی خاڵی خۆش بوو جەلال تاڵەبانی یەکێک لە قسەکانی کاک مەسعودەوە بوو کە کوڕەکانی مام جەلال وەک برازای خۆی سیر دەکات دەکات بەڕاستی ئەو مام و برازایەی کە لە ڕابردووە هەبوو نەدەکرا ببێتە هۆکاریەوەی کە گرفت و کێشە سیاسیەکان لە نێوان یەکێتی و پارتی نەگەن ئەم ئاستە بۆچی کاک مەسعود هەمووەکو سەرکردایەتی پارتی هەمووەکو کەسێک کە وەکو برازا سەری کوڕەکانی تاڵەبانی دەکات بۆچی بەم جۆرە مامەڵی نەکرد خۆی ئەبوو وابێ بەڵام ئێساش دەتوانێت وابێ یعنی ئێساش درەنگ نییە بۆ ئەو مۆزوعە بەڵام بیریشن نەچێت لە بینی هەموو مام و برازایەکە هینە عیلاقاتەکە لە کاڵ و تۆخبوونەوەیە بەڵام من لە یەکش دەزانم بەڵام ئێستا زۆر کاڵ بوو ئەزانم بەڵام یەکشت یەقینم هەیە لەوە لەوەی سەرۆک بەرزانی هەرچی پێویست بێت حتا بۆ هەنگاوانەشی کە پێڵەن تەنازل هەرچی پێویست بێت لە ژیانە یعنی لەوەتەی کە کوڕێکی گەنجی 16 ساڵ بوو بۆ بێ پێشمەرگە لەو ساوە تا ئێستا هەرچی لێ دەست بێ ئیکا بۆ ئەوەی کە زەرەر بۆ ئەوی خەڵکی کوردستان کەمترین زەرەر بکەن ئیتر ئەمە ئەمڕۆیە هەفتەیەکی ترە مانگێکی ترە من دڵنیام لەوەی کە یعنی سەرۆک مەسعود بەرزانی نایاڵێ مێژوو خەڵکی زۆرترین زەرری کردووە بۆی ململانەکانی پارتی وێکێتی وایە ئەوە ڕاستە بەڵام ئەمە هۆکاری هەیە یعنی ئەمە یەک هۆکاری بە تایبەتی نییە بەشێکی لە دەست خۆمانایە بەڵام بەشێکیشی لە دەستۆیان نییە من جارێکیان لە چاوپێکەوتنیەکان نەزەم لە چۆ وتم هەموو ڕووداوێکی سیاسی یا عسکەری یعنی سەربازی لە شوێنێکی دنیا کاریگەری هەیە لەسەر منتیقەی تۆ ئێستا سەیری شەڕی ئۆکرانیاکە هەم گەنم و هەم ڕۆنی زەیتی چێژێلانی گران کردووە لە ئەوروپاش و لە هەموو دنیاش باشە بەس خۆ لە دەسەڵاتی تۆ نییە باشە خەڵک مافی خۆیەتی پرسیار بکە بەڕاستی تا ئەم کاریگەریە تا ئاستی خوارەوەش دێ بەڕاستی کاریگەری ململانە سیاسی هەرێمی و نێودەوڵەتیەکان تا ئاستی دواکەوتنی موچە و پێنەدانی شایستە داراییەکانی خەڵک کاریگەری دەبێت هەردووشەتی بە تەنیا ئەوە نییە یعنی ئینسان بڵێ هەمووی بخاتە ملی خەڵکی تر و سیاسەتی عالمی ئەمە ڕاست نییە شەرقی ئەوسەد منتیقەیەکی زۆر ئاڵۆزە خۆ دەیبینیت لە دێر زمانەوە وایە و بە تایبەتی ئێستا لە خراپترین وەزعی خۆیەتی یعنی لە مەجموعەیە وڵاتی شەرقی ئەوسەد تا شەڕ گەرمە ئەگەر شەڕی عسکەری نەبێ شەڕی سارد گەرمە ئەنجا جگە ئەوەی بینی ئێران و ئەمریکا و زۆر شوێنی تریش هەمووی خەتای ئەو وەزع نییە بەشێکی خەتای ئێمەوەیەتی نیشتیمانی کوردستانە ئێمەوەیەتی نیشتیمانی کوردستان ئەبێت هەموو مۆزوعەکانی تر بخەینە ولاوە لە دەوری مێزێک دابنیشین جۆ بۆ یەکتری بگرین مناقەشە بکەین بگەینە سیغەیەکی هاوبەش بگەینە ئەو ئامانجە هاوبەشەی کە خەریکە لێمانونە بێبی دۆزینەوە جارێکی تر بە هەردووکمان ئیشی بۆ بکەین بۆ ئەجندایکی نیشتیمانی بۆ ئەوی خواش و میلەتیشمان لێ ڕازی بێ باش مادام باسی ئەجندای نیشتیمانی کرد یەکێک لە ڕەخنە بەردەوامەکانی یان یەکێک لە تۆمەتە بەردەوامەکانی کە ڕوبەڕووی ئەم دوو هێزە دەکرێتەوە ئەوەیە کە بەهۆی هەوڵدانیان بۆ بەدەستێنانی پۆستەکانی عێراق شەڕێکی ساردی سیاسی ناوخۆییان دروست کردووە بەڕاستی پارتی وێکێتی هێندە زەرور و پێویستن بەم پۆستانی عێراقکە لە ناوخۆ دۆخەکە تا ئەو ئاستە بگەێنن ئەزانی من قەنەعەتی خۆمەڵێم ڕێی خۆم بە قەنەعەتی من هیچ شتێک لە مەسلحەتی کوردستان و خاچی پیرۆزی کوردستان و هیچ گەلی کوردستان مهمتر و بەرزتر و باشتر و ئەمانە نییە ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان کاتێک ئەتوانین لە بەغا بەقوت بین ئەو کاتی کە لە ناو هەرێمی کوردستان یەک ریزی نیشتیمانی خۆمانمان مسۆگەر کردبێت تۆ لێرە پەرتەوازەبی
لەوێ لە ناو دووسێ جناح و ئینشقاق و جیاوازی کۆمەڵێک خەڵکی سونە و شیعی عەرەبی چۆن ئەتوانی لەوێ قازانج بە مەسلحەتی قزەی کوردستان بگەێنی بۆیە ئێمە یەکێتی ئەبێ لە پێشەوەی بچین بۆ بەغا ئەبێ کێشەکانی ئێرەمان چارەسەر کرد بێت ئەبێ بە یەکەوت دانیشتی بین ئەبێ بە یەک ئەجنداوە بچین بۆ بەغا باش ئێستا پارتی یەکێتی یەکێک لەو بابەتانی کە زۆر توندن زۆر ناکۆکن لەسەری بابەتی هەناردەکردنی غازە لە ئایندەیە بۆچی پارتی دیموکراتی کوردستان هێندە ڕەشدا لەسەرەوەی کە غاز لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکە و بە پێچەوانەشەوە یەکێتی بە پێی لێدوانەکانی بافڵ تاڵەبانی بێت کە سوورە لەسەرەوەی کە لە ڕێی عێراقەوە غازەکە هەناردەکرێت بەڕاستی هێشتا غاز لە هەرێمی کوردستان لە ژێر عەرزایە بۆچی شەڕگەیشتۆتە سەر عەرز شەڕی لەسەر ڕاستە ئەزانیت چییە مەسەلەکە با من ئەوە ڕوونکەمەوە مەسەلەی ئەمانە هەموو دەرهاویشتن ئەمانە هەمووی لە زۆر شوێنی ترە قسەم کردووە تەحسیل حاصڵی شتی ترن ئێمە یەکێتی مەسەلەی غاز ئەوها مەسەلێکی ئاڵۆز نییە ئێمە یەکێتی چۆن بە دانیشتنی خۆمان بە مفاوزاتی خۆمان بە جۆگرتن لە یەکتری بە هەندوەرگرتنی ڕێی یەکتر ئەتوانین زۆر کێشەی تر چارەسەر بکەین مەسەلەی غازی چارەسەر بێ بە لێک تێگەیشتنێک لە بینی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام برای بەڕێز قسەکردن لەسەر مەسەلەیەکی زۆر گرنگ کە سامانێکی سروشتی و نیشتیمانیە نەمڵشی پارتیەنەی یەکێتیە لەسەر فەیسبوک و لەسەر شاشی تەلەڤیزۆن ناکرێت ئەمە ئەبێ حیزبە سیاسیەکان کە ئێمە یەکێتین بە دەرەجە یەکەم بە یەکەوە دابنیشن بە یەکەوە استراتیژیەتی معاملەکردن بەم سامانە سروشتیەوە ڕێک بخەین بە یەکەوە ڕێکی بخەین ئیتر هەردووکمان ڕێکەوین لە ڕێی بەغاو بیکەین لە ڕێی تورکیا بیکەین نەخێت لە ڕێی ئێرانەوە بیکەین دەمە بزانم ئەم جیاوازیە ئەم دژیەکێ لە بۆچوونیان لەبارەی بابەتی غازەوە دەکرێت وەکو ئاماژەیەک بۆ بە هەرێمایەتی بوونی یان بە جیهانی بوونی دۆسیەی غازی هەرێمی کوردستان سەیری بکەین جا گەروابێ لە قازانجی ئێمەیە بەڵام بەبێ بیرمان نەچێ ئێمە ئەگەر ئەمە بە هەرێمی بەو هینەی تۆش بێت ینی بۆ ملاحەزەی کە تۆ کردێ بۆ ئەگەری کە تۆ ئێڵێ ئەگەر وابێ زۆر لە قازانجی خەڵکی کوردستانە ئێ باشە ماڵمان نەشێوێ ئەگەر تۆ یعنی شتێکی ئاوە لە دەرگاو با کەی سەرکەوتووە بیتایە ئەو کاتی کە بە یەکەوە معاملەی لەگەڵا بکەی نەک لەسەر شاشی تەلەڤیزۆن و بڵین پەیج و سایتی هینی فەیسبوک بەرەو ڕوو دابنیشی مناقەشە بکەی نەک جارێ 100 جار مناقەشە بکەی جۆلێکتری بگری بە یەکەوە بەرنامەیەک دابنێ بۆ ئەمە بە هەڕەشە و گوڕەشەی کاکباڤێڵ و نازانم چێ و ئەمە ئەوە نابێت ئێمە ئەبێت دابنیشی مناقەشە بکەین سیاست خۆمە شەڕەچەخۆ و شەڕەگەڕێک نییە تۆ ئەبەم نەوعە لەگەڵ یەکتریا تەعامل بکەی سیاست شتێکی عەقڵانیە ئینسانە بێ بە هودوء معاملەی لەگەڵا بکە چکە تۆ چارەنووسی میلەتێکە بەدەسە باش ئێستا خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی بکەن وەک دەڵێن خەریکە دەگاتە مریشکە ڕەشە چاوەڕێی خراپتر بکەن یان ئەوەندەی کە زانیاریت لابێ دۆخەکە بەرەو کوێ دەڕوا وەڵاهی سیرکە ئەو مریشکە ڕەشەیە تا من خۆم بەکارم هێناوە ئەو مستەڵاح ئەگەر ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان نیازمان هەبێ داهاتوویەکی باش بۆ خۆمان لە مێژووە بنووسینەوە خەڵکی کوردستانمان لێ ڕازی بێ و خۆشمان لێ ڕازی بێ ئەبێت هەرچیەکمان کردووە بە یەکەوە لە دەوری مێزێکدا بنیشین ئەبێ بگەینن ئەبێتە بەڵام ئەگەر ئەوەی کە هەیە لە پشتەوە ئەوەی لە واقع ئەو لە پشتی ئاخر هێشتا مەجال ماوە کاک ڕامیار ئەزانی با یەکشت پێ بڵێم ئێمە ئەبێ ئەمە بکەین ئەگەر ئەمە ناکەین دەکەواتە بێ خۆشمان حازرکەین بۆ خراپترین حاڵەت دوو ئیدارەیەکی ڕاگەیەنراو هەتا ئاستی دوو هەرێمیش یعنی ئەمە لەم دوانە زیاتر نییە هەر کەسێکان تا ئەم ماوەی ڕابردوو هەم لە نووسینەکان هەم لە چاوپێکەوتنەکان ئەو بەدیەکەم کە جۆرێک لە مەیلە هەبێ بۆ دوو ئیدارەی بەڕاستی ئەم مەیلە توانجە لەو بارودۆخەی کە هەیە یان واقعەکە و دەبێ هەرێمی کوردستان تەسلیمی بێت ئەزانی کاکە حەزت لە شتێ بێ مۆزوعێکە بەڵام بە حەلی بزانی مۆزوعێکی ترە من دەمەوێت وەڵامی ئەوم من حەزم لە دەوڵەتی سەربەخۆی کوردستانە حەزم لەوەیە یعنی ئارەزووی پێوە ئەەکەم و عاشقیم بەڵام لە ئەمەی کە ئەم وەزعە سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەرێکە لە ئەلفوبێی سیاسی بزانێ هەر ئەوەی تیا خوێنێتەوە لە کاچی خۆم ئەگەر یاوەتە با ڕای بگەنین دوو ئیدارەیەکە یاوەتە بە عیلاجێکی بکەین تخۆڕێگەی سێم نییە هێشتا ڕایان نەگەیاندووە ڕانەگەێنراوە نەخێر باشە پێتان وایە
هەنگاوی کۆتایی ئەم دۆخە بە دوو ئیدارەی کۆتایی ببێت. هیوادارم مەڵغەڵت بم ئەو ناڵێ. زۆر سوپاس بەڕێز ئاری ئەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی سوپاسمان بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.